قۆناغی یەکەمی ئەم وەرزەی چامپیۆنزلیگ بەردەوامی هەیە و چوارشەممە یاریتر ئەنجامدەدرێن و رووبەڕووبونەوەی بەهێزی تیادایە. لە کاتژمێر 11 یانەی ریاڵ مەدریدی ئیسپانی لە یاریگای خۆیدا میوانداری یانەی سالزبۆرگی نەمسایی دەکات. ریاڵ ئەنجامەکانی لەم وەرزەی چامپیۆنزلیگدا وەک پێویست نییە بە شێوەیەک لەو شەژیاری ئەنجامی داوە تەنها 9 خاڵی کۆ کردوتەوە بە 3 بردنەوە و 3 شکست 12 گۆڵی تۆمار کردووە لە بەرامبەردا 11 گۆڵی لێکراوە. یانەی شاهانە هەرچەندە ئەرکی گەیشتنی بە قۆناغی 16 بە شێوەیەکی ڕاستەوخۆ قورسە، بەڵام هەموو هەوڵێک دەدا لە پێناوبردنەوەی ئەو دوو یاریەی ماوێتی و چاوەڕێی شکستی یانەکانی پێشخۆی دەکات تا بتوانێت خۆی لە پاشکۆی پاڵاوتنی قۆناغی دات و ڕزگار بکات. لە هەمان کاتدا و لە یاری لووتکەی ئەو شەوەدا هەردوو یانەی پاریس سەن ژەرمانی فەڕەنسی و مانچەستەر سیتی ئینگلیزی رووبەڕوویەک دەبنەوە. ئەو دوو یانەی بە پێچەوانەی پێشبینیەکان لەم وەرزەی چامپیۆنزلیگ بارودۆخێکی خراپیان هەیە و مەترسی ئەوەشیان لەسەرەکە یەکێکیان لەم قۆناغا ماڵ ئاوایی بکات ئەگەر لەم دوو یاریەی کە ماویانە تووشی شکست ببن. پاریس و مانچەستەر سیتی لە مێژوودا 7 جا رووبەڕوویەک بوونەتەوە. یانە فەڕەنسیەکە تەنها لە یەک یاری براوە بووە و 6 گۆڵی تۆمار کردووە، بەڵام مان سیتی 4 بردنەوەی هەیە و 9 گۆڵی کردووە، لە دوو یاریشدا یەکسان بوون. لە هەمان کاتدا هەردوو یانەی ئارسناڵی ئینگلیزی و ئینتەر میلانی ئیتاڵی رووبەڕووی دینامۆ زەگرەب و سپارتا براگ دەبنەوە. ئامانجیانەوەیە بە بردنەوە نزیکتر ببنەوە لە گەیشتن بە قۆناغی 16. یانەی ئەسی میلانی ئیتاڵیش لە یاریگای سان سیرۆ میوانداری جێرۆنای ئیسپانی دەکاو بە بردنەوە دەچێتە پلەکانی پێشتر. بایرنمشنی ئەڵمانیش کە خاوەنی 12 خاڵە دەیەوێت بردنەوە بەسەر فاینۆر ڕۆتەردامی هۆڵندی بەدەست بێنێ و بچێتە 8 پلەی پێشەوەی ڕێزبەندی.